ئەوە بۆ خۆتان نەزانن خەڵکێکی زۆر لە مانگی ڕەمەزانە ڕوو دەکاتە سەفەری عومرە، سنەتی عومرە جێبەجێ دەکەن لە وڵاتی سعودیە لە ماڵی خوا، بەڵام نرخەکان گران بووە. نرخەکان بە شێوازێک گران بووەکە، ینی بەهۆی ئەوەیە کە خەڵکێکی زۆر لە ڕێگەی کۆمپانیەکانی حەج و عومرەوە دەچن سنەتی عومرە جێبەجێ دەکەن، بە جۆرێک گران بووە کە $400 چۆتە سەر نرخەکەی بۆ هەر گەشتێکی عمرە. ئەم جیاوازیە کە لە نرخا دروست بووە لە مانگی ڕەمەزانە بە تایبەت بۆ دەشەوی کۆتایی ڕەمەزانە کە هێشتا چەند شەوێکی ماوە، چونکە شەوانی لەیلەتول قەدرە، خەڵکێکی زۆر دەیەوێت شەوانی لەیلەتول قەدر لە ماڵی خوا و لە سەفەری عومرەدا بەسەر بەرێت. بەڕێوەبەری کۆمپانیایەکی حەج و عومرە قسەی بۆ 964 کردم، ڕۆوتی هەم بە تەیارە $400 چۆتە سەر نرخەکەی گەشتێکی عومرە و بە پاسیش $300 چۆتە سەر نرخەکەی و گران بووە، لەبەرەوەی لۆدێکی زۆریان لەسەرە، خەڵکێکی زۆر دەیەوێت لە ڕێگەی و کۆمپانیانەوە سەفەری عومرە جێبەجێ بکات. باسی لەوە کرد کە زۆرینە ئەو فەرمودەی پێغەمبەری ئیسلام درودی خوای لێبێ ینی جێبەجێ دەکات کە دەڵێت لە دەشەوی قەدردایە لە مانگی ڕەمەزانە بە شێوەیەکی گشتی ئەگەر عومرە بکەیت ئەوە ئەجر و پاداشتی حەجێکی دەبێت. بۆیە خەڵکێکی زۆر سەری تێکردەوە دەیانەوێت لە مانگی ڕەمەزانە و بەتایبەت لە دەشەوی کۆتایی ڕەمەزانە شەوانی قەدر بچن سەفەری عومرەکەیان بکەن و لەوێ پەرستشی خۆیان ئەنجام بدەن. تەبعاً پێشتر پێش ڕەمەزان هەر گەشتێکی عومرە ئەگەر بە $850 بە تەیارە بوو بێت، ئێستا چۆتە سەر $1,100 بە بێ خزمەتگوزاری، بە خزمەتگوزاری و حتمما گرانتریش بوومە خاوەنی کۆمپانیاکە وا دەڵێت. و ئەگەر بە پاس بە $650 ڕۆیشت بن، ئێستا نزیک بۆتەوە لە $900 و ڕەنگە زیاتریش ئەگەر خزمەتگوزاری لەگەڵ بێت، حتمما خزمەتگوزاری کۆمپانیاکە خۆی ئەوە زیاتر لە سەریان ڕادەوەستێ. بەڵام گرانبوونی ئەم نرخانە وای نەکردووە کە گەشت کەم بێتەوە، تا بێت زیاد دەکات و خەڵکێکی زۆریش لە هەرێمی کوردستانەوە چوونەتە وڵاتی سعودیە، ڕویان لە شاری مەککە کردووە و پەرستشی عومرە جێبەجێ دەکەن.